لە مەلا مستەفاوە بۆ مەلا مستەفا لەم ڕۆژانەدا زۆر کەس دەپرسن ئەو مەلا مستەفا گەنجە چکارەیە و ئەفسەرە باڵاکانی وەزارەتی پێشمەرگە و وەزیر و بەڕێوەبەرە گشتیەکان لە بەردەمیدا دەچەمێنەوە و سڵاوی سەربازی بۆ دەکەن. ئایا مەلا مستەفای گەنج چ پۆستێکی هەیە و بە چ سیفەتێک دەچێتە فەرمانگەکانی حکوومەتەوە؟ ئەمانە پرسیارن و وەڵامیان دیار نییە. بەڵام کاتێک بەڕابردووی بنەماڵەی بارزانیدا دەچیتەوە بە ئاسانی وەڵامەکە چنگ دەکەوێ، ئەویش دانانی شانشینێکە بۆ کورسیە چۆڵبۆکەی باوک. ڕەنگە هیچ پێناسەیەک هێندەی پێناسەکەی ئەیوب بارزانی خزمی نزیکی بنەماڵەی بارزانی ڕێک و تەواو نەبێ بۆ خەمی گەورەی مەلا مستەفا بارزانی بە درێژایی ژیانی سیاسی خۆی. ئەیوب دەنووسێت مەراقی تێپەڕاندنی پرۆسەی جێنشینی هەمیشە فشارێکی گەورە بووە لەسەر بیرکردنەوەی مەلا مستەفا و مەسعودی کوڕی، تەنانەت لە ناخۆشترین و ناسۆرترین بارودۆخدا کە بارودۆخی هەرەسێنانی شۆڕشی ئەیلول بوو، مەراقی هەرە لە پێش چارەنووسی گەلی کورد نەبوو، بەڵکو چۆنێتی وەدیێنانی پرۆژەی بنەماڵە بوو. ئەیوب بارزانی لە درێژەی ئەمباسەدا چیرۆکێک دەجێڕێتەوە کە زۆر کەسی تووشی سەرسوڕمان کردووە. چیرۆکەکەش ئەوەیە کاتێک مەلا مستەفا و خێزانەکەی دوای هەرسی شۆڕشی ئەیلول لە کەرەجی نزیکی تاران نیشتەجێ دەکرێن، ڕۆژێک سابیری کوڕی لە مەجلیسێکی قەرەباڵغدا دەشتێنێ و قسەی سارد و سووچی پێ دەڵێت. مەلا مستەفا کاتێک ئەم قسانە بە سابیر دەڵێت کە دوو کوڕی خۆی عوبەیدوڵڵا و لوقمان لە بەغدا لە ژێردەستی حکوومەتی عێراقدا پۆستیان پێدراوە و ئامادە نەبوون بچن لەگەڵ باوکیاندا. دوای ئەو ڕووداوە سابیر دڵی لە باوکی دەشتێت و خۆی دەگەێنێتە لای دوو براکەی تری لە بەغدا. ئەیوب بارزانی ئاماژە بەوەش دەکات مەلا مستەفا سوور دەیزانی کە سابیر دەڕوات بۆ ژێردەستی سەدامی دوژمنی، بەڵام باچی بەوە نەبوو، چونکە مەلا مستەفا دەیویست ڕێگا بۆ مەسعودی کوڕی تەخت بێ و بچێتە شوێنی خۆی. ئەگەر براکانی لەگەڵدا بن شوێنگرەوەی میرنشین ئاسان نەدەبوو بۆ مەسعود. ئەم چیرۆکانی شانی دەدات بنەماڵەی بارزانی لە هەموو ئان و زەمانێکدا لە خەمی جێنشیندان بۆیە ئامادەن هەموو ڕێگایەک بگرنە بەر. مەلا مستەفای نوێ ساڵی 1996 5 مانگ پێش سیویەکی ئاب ژمارەیەک لە فەرماندە و کادرەکانی پارتی کە خەڵکی سلێمانی و کەرکووک و گەرمیان بوون دیدارێکیان بۆ ڕێک دەخرێت لە ماڵی مەسعود بارزانی. لە ناوەڕاستی قسە و گفتوگۆدا منداڵێکی 10 ساڵان بە جلی کوردیەوە خۆی دەکات بەناو مەجلیسەکەدا و مەسعود بارزانی یەکەم کەسە کە لەبەری هەڵدەسێتەوە. مەسعود بارزانی منداڵەکە بە میوانەکانی دەناسێنێ، ئەوە جەنابی مەلا مستەفایە. میوانەکانیش هەموو لەبەری هەڵدەستنەوە و تەوقا لەگەڵ گشتیان دەکات و لای سەروی میوانەکانەوە دادەنیشێت. میوانەکان دواتر کا دەگەڕێنەوە وەکو شتێکی زۆر سیر ئەو ڕووداوە دەجێڕنەوە. مەلا مستەفای کوڕی مەسعود لە ساڵی 1986 لەدایک بووە. هیچ زانیاریەکی ئەو تۆ لە بەردەستدانیە کە قۆناغەکانی خوێندنی چۆن و لەکوێ تەواو کردووە، بەڵام ئێستا وەکو کاراکتەرێکی سیاسی و خێڵەکی دەردەکەوێت. زۆربەی چالاکیەکانی لە ناوچەی بارزان و بادینانە و زۆر کەم لە ناو هەولێردا دەردەکەوێت. هەمان ڕێگای مەلا مستەفای باوک مەسعود بارزانی جگە لە مەلا مستەفا 4 کوڕی تری هەیە، بەڵام هیچیان وەکو مەلا مستەفا پێش سپاردنی هیچ ئەرکێکی حیزبی و سەربازی بەم ڕادەیە تیشک نەخراوەتە سەری و ڕانەست پێدرێ بەشداری ئیشوکارەکانی خێڵ و حکوومەتیش بکات. مەسعود بارزانی لە کۆنگری سێزدەی حیزبەکەیدا کە ساڵی 2010 لە هەولێر بەستی سەرکەوتوو بوو لەوەی کە دەسەڵاتی یەکەمی پارتی دوای خۆی بۆ مەسڕوڕی کوڕی مسۆگەر بکات، ئەویش بەهێنانی زۆرترین دەنجی کۆنگرە بە مەش ئاستەنجی نێچیروان بارزانی تێپەڕاند و بە چەپڵەلێدان نێچیروانی کرد بە جێگری خۆی. مەسعود بارزانی بەهێنانە پێشەوەی مەلا مستەفا بەم قورساییە زۆرەوە بە تایبەت لە ناوچەی بارزان و بادینان دەیەوێ بە ئاشکرا بڵێ کە جێنشینی کورسەکەی خۆی مەلا مستەفایە، چونکە ئەم کوڕی تێکەڵکێشێکە لە گەنجێکی مەدەنی و خێڵەکی و لە ئێستاوە جێگای بۆ خۆش دەکات. مەلا مستەفای باوک لە بژاردننی مەسعودی کوڕیدا بۆ جێنشین هەمان ڕێگاکانی گرتبووە بەر کە ئێستا مەسعودی کوڕی دەیکات. بە منداڵی مەسعود بارزانی دەبردە مەجلیسە سیاسی و خێڵەکی و ئاینیەکانەوە، هەمیشە لای ڕاستی خۆی دایدەنا، بە میوانەکانی دەناساند و وەکو کوڕێکی گوێڕایەڵ ناوی دەبرد. مەسعود بارزانی لە بیرەوەریەکانیدا زۆر جەخت لەو هۆگریە دەکاتەوە کە بۆ باوکی هەی بووە و ئەویش وا بووە بۆ مەسعود بە جۆرێک کە بۆ هیچ کام لە کوڕەکانی تری ئەو هۆگریەی نەبووە. ڕای دەسپارد لەگەڵ خزمەکانی دایکی کە زێبارین سەردان و هاتوچۆیان هەبێ و چەند جار بۆ سەردان چۆتە بەغدا و مووسڵ. هەروەها لەناو خزمە بارزانیەکانیشیدا بە یەخێکی زۆرتر لە ئیدریس بارزانی پێدەدرا. هەموو ئەمانەش لە سەرخواستی مەلا مستەفا بوون. تا مەلا مستەفا خۆی زیندوو بوو ئیدریس و مەسعود وا دەردەکەوتن کە ئاوشانی یەکتر حیزب ئیدارە دەدەن، بەڵام مەلا مستەفا بەشی زۆری ئەرکانی هێنیەکانی حیزب و چاودێری خێزان و چارەسەریەکانی خۆی لە ئەمریکا سپاردبوو با مەسعود. وەک ئەیوب بارزانی لە کتێبەکەی خۆیدا دەڵێت
خەمی هەرە لە پێشی مەلا مستەفا جێنشینێکە بەبێ ئاستەنجی گەورە نەک خەمی کورد و کوردایەتی. لە مەشدا مەسعود بارزانی بە هەمان ڕێگادا دەڕوات کە باوکی بۆم سۆگەرکردنی کورسیەکەی وای کرد بۆ کوڕە دڵخوازەکەی خۆی کە لە ناو هەشت کوڕدا ئەمی هەڵبژار